بەیانی باش سبێدە باش بینەران و بیسەرانی پرۆگرامە جوانەکەی ڕۆژ باش ئەم ڕۆژ هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی ئەو بەرگە و بابەتە تایبەت و سەرنجڕاکێشانەی کە لەگەڵ هاوکارانم بۆ ئێوەمان ئامادە کردەوە. هەموو ساڵێک لە 28 دوازدەدا لە جیهاندا یادی نمایشکردنی یەکەم فیلمی سینەمایی دەکرێتەوە کە لەو ڕۆژەدا یەکەم فیلمی سینەمایی نمایش کراوە لە کشێکی کراوەدا. بۆیە بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکان بەو لایەنە لە هەرێمی کوردستان ئەو ڕۆژە لە یاد ناکەن و بە چەندین کار و چالاکی هاوتەریب لەگەڵ جیهاندا بۆ دوانەکەوتن لەو ڕاوتەی سینەما چەندین کار و چالاکی پێشکەش دەکرێت کە لەلایەن گەنجانی ئێستاوە یاخود لەلایەن کەسانی شارەزا لە سینەمادا یاخود بەهرەمەند هونەرمەند لەو بوارەدا کاری بۆ دەکرێت تا هاوتەری بن لەگەڵ جیهاندا و لە ڕەوتی سینەما دانەبڕێن. ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت دەکەین بۆ بابەتە و زیاتر گرنگی پێدەدەین یاخود زانیاری زیاتردان پێدەدەین لەسەر سینەما و لەسەر ئەو ڕۆژە جیهانیەش. بەڵام لە بیری ناکەین سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەن. گوتەبێژەی حکوومەتی عێراق ئاشکرای دەکات پرۆژە یاسای بودجە واژۆ کراوە ئەمڕۆ دەگاتە پەرلەمان. حەسەن نازم گوتەبێژی حکوومەتی عێراق لە دیمانەیەکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ کەناڵی فەرمی عێراق باسی لە پەسەندکردنی بودجە و کێشەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان کرد. ڕایگەیاند هەرێمی کوردستان پابەندە بە بەندەکانی یاسای قەرز و گفتوگۆش لەبارەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2021 بەردەوامە. هەروەها گوتەبێژی حکوومەتی عێراق ڕاشیگەیاند حکوومەت ناوێت پێکدادانی چەکداری دروست بێت و جەختیشی کردەوە تەواوی پێداویستیەکانی هەڵبژاردن دابین کراون. سەرۆک وەزیرانی عێراق دووپاتی دەکاتەوە ئەرکی سەرەکی حکوومەتەکەی بریتیە لە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ژمارەیەک وەزیر و دەستەی سەربەخۆ و کۆمیسیۆنی هەڵبژاردن جەختی کردەوە کە حکوومەتەکەی بە هەموو پێوەرەکان حکوومەتێکی جیاوازە چونکە حکوومەتەکەی دەرەنجامی خۆپشاندانەکان و داواکاریەکانی مەرجعیەتە. کازمی ئاماژەی بەوەش کرد هەڵبژاردنێکی پاک و بێگەر دۆخی عێراق سەقامگیر دەکات. جەختیشی کردەوە ڕێگە بە چەکی کۆنتڕۆڵکراون نادەن کە هەڕەشە بێت لەسەر ئاسایشی هاوڵاتیان. شاندێکی هەدەپا لە زیندانی نەدیرنە سەردانی سەلاحەدین دەمیرتاشی کرد. ئایشە ئارجان باشاران گوتەبێژی ئەنجومەنی ژنانی هەدەپە و هەروەها سارۆهان ئۆڵۆچ سەردانی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووتری هەدەپە و عەبدوڵڵا زیدانیان لە زیندان کرد. نووسینگەی ڕۆژنامەوانی هەدەبا ڕایگەیاندووە لە کۆبوونەوەکەدا جەخت لەسەر پێویستی دیموکراسیەتی تورکیا کراوەتەوە و داواش لەلایەنەکان کراوە هەڵوێستەکانیان یەک بخەن. شاندی هەدەبە داوا لە حکوومەتی تورکیا کرد بە زووترین کات بڕیاری دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا جێبەجێ بکات و دەمیرتاش ئازاد بکات. دەستەی تەندروستی لە ڕۆژئاوای کوردستان ڕایدەگەێنێت لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ دابینکردنی ڤاکسینی کۆرۆنا لە گفتوگۆدان. جوان مستەفا هاوسەرۆکی دەستەی تەندروستی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیاند بەڕێوەبەرایەتی خۆسەر لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ دابینکردنی ڤاکسینی کۆرۆنا لە گفتوگۆدایە بۆ ئەوی ڤاکسینی دژە کۆرۆنا بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتیان دابین بکات. ئاماژەی بەوەش کرد هەموو ڕێگەیەک بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا گیراونەتە بەر و ڕێگە نادەن ئەو ڤایرۆسە لەشەنە بکات. بۆ یەکەم جار سعودیا مۆڵەت بۆ ڕاهێنانی میوزیکی بە هاوڵاتیان دەدات. وەزارەتی ڕۆشنبیری سعودیا بۆ یەکەم جار لە مێژوودا مۆڵەتی ڕاهێنانی میوزیکی بە هاوڵاتیان بەخشی. لەو ڕۆژەشدا دوو میوزیسیان مۆڵەتیان وەرگرت. بەپێی بڕیارەکەش هەر کەسێک مۆڵەتی ڕاهێنانی میوزیکی وەرگرت دەتوانێت دوای 90 ڕۆژ میوزیک بژەنێت. وەزارەتی ڕۆشنبیری سعودیا داوا لە کەرتی تایبەت دەکات داواکاری بۆ دەرهێنانی مۆڵەتی کردنەوەی پەیمانگە میوزیک پێشکەش بکەن بۆ ئەوی ئەو کەرتە بەرەو پێش ببێت. پێدەچێت ساڵێکی جیاواز بێ بەو پێی کە سعودیا ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری جیاواز دەکات هەر لە داهێنانی یاخود کردنەوەی میوزیک یاخود لە چەند ڕۆژی ڕابردووشدا باسیەوەمان کرد کە دەیەوێت دیاری کرسمس بەکار بهێن و ئاساییە بە هەوڵاتیان بۆ هیوایین کە ساڵێکی جیاواز و پرخۆشی بێت.
بە بۆنەی ڕۆژی جیهانی سینەما یاخود بڵێن ئەو ڕۆژێک کە یەکەم فیلم پێشکەش کراوە لە جیهاندا بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی سینەما چەندین چالاکی و نمایشی هونەری سازەکات و بڕیاریشە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت و کار و چالاکیانە کە لە ڕۆژی یەکەمی فستیڤالەکەدا چەندین گۆرانی و کورتەفیلمی سینەمایی کە بەرهەمی هونەرمەندانی ناوخۆیی بوون پێشکەشکرا و ئەم ڕۆژ چەند چالاکێکی دیکە ئەنجامەدرێت کە چەند کورتەفیلمێکی دیکەیە پێشکەش دەکرێن بە ئەم جەبیبینین کە هاوکارمان بۆ ئەم فیلمەکان فیلمی بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانین کە هەر چوار فیلمەکە فیلمی کوردین هەر چوار فیلمەکەش فیلمێکی تازەن و تایسە نەبینراون بە خۆشحاڵیەوە ئیمڕۆ نمایشمان کردن و لە یەکەم ڕۆژی مەراسیمی سینەمای جیهانی. ئێمە هەموو ساڵێک وەکو بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانی یادی سینەمای جیهانیەکەینەوە بەڵام خۆشحاڵانە ئیم ساڵ جیاوازتر لە ساڵانی پێشوو ساڵانی پێشوو کەمتر فیلممان بەرهەمهێنا ئیم ساڵ بە خۆشحاڵیەوە 12 فیلممان بەرهەم هێناوە کە بەرهەمی نەشبینراوە نم بەرهەمانە دەرهێنەرەکانی دەرهێنەری خۆمان ئێمەش ئیم ساڵیش کردمانە بە 2 ڕۆژ لەبەر زۆری بەرهەمەکانمان کە 28 مانگ و 22 مانگە خایەنی. من یەکێکم لەو بەشداربوانەی لەو دەرێنانانەی کە لەم ئیڤنتەیە بەشداریمان کردووە بە کورتەفیلمێک لە ناوی چی باس سیناریۆ دەرێنانی لەلایەن خۆمەوە بۆ کراوە. ئەم فیلمە باز لە چیرۆکە کارەساتێکە کە لە پێشتر ڕوویەوە بەڵام لە دوای ئەوەی کە زەمانیش بەسەر کارەساتەکان هاتیە پەڕێجارێک ترکە و ئاسەواری ئەو کارەساتانە دەرەکەوێتەوە جارێک تر کارەساتی تر و لێ دابرانی تر دروستەکاتەوە بۆیە ئەم فیلمەی منێشێکە لەو فیلمانەی کە باز لە حەقبەیەکی مێژووی خۆمانەکات. بێگومان بەپێی ستانداردە جیهانیەکان کاتێک مۆرکی شار ئەدرێت لە هەر ناوچەیە کە بکرێت بە شار یەکێک لە بنەماکانی ئەوەیە کە سینەمایەکی جیهانی هەبێت یاخود سینەمایەکی گەورەی هەبێت بۆ ئەوەی کە هەمیشە سینەما وەکو هونەری حوتەم سیر کراوە چونکە بە ڕاوبۆچوونی ڕەخنەگران یاخود بیرمەندان سینەما چەندین هونەری دیکەی لە خۆدا کۆ کردوێتەوە کۆکراوی هەموو هونەرەکانی دیکەیە. لە ساڵی 1895 بۆ یەکەم جار لە فەڕەنسا لە گراند کافێ یەکەم فیلمی سینەمایی یاخود بڵێن یەکەم وێنەی جوڵاوی سینەمایی نمایش کراو لە کەشێکی کراوەدا بوو بۆیە ئەو ڕۆژە دیاری کراوە بە ڕۆژی جیهانی نمایشکردنی فیلم. دواتریش تەشەنەی کرد ئەم هونەرە لە جیهاندا بڵاو بووە کە لە ساڵی 1920 یەکەم فیلم لە هۆلیوود نمایشکرا کە ماوەکەی 40 خولەک بوو
دواتر سینەما بەرەو پێشچووری بەخۆ بینیەوە تام ئاستەی ئێستا کە لە بەڕێوەبەرەتیەکانی ڕۆشنبیری هونەریەکان لە هەموو شارەکانی کوردستان بەردەوام گرنگی پێدەدەن بە تایبەتیش بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی کە بەشی سینەما چەندین چالاکی نمایشکردنی کورتەفیلم و گۆرانی و میوزیکی ساز کرد و بەرهەمی بەشێک لە هونەرمەندان و دەرهێنەرانی ناوخۆشی لەو فستیڤاڵەدا نمایش کرد. بەپێی ئامارێکی وەزارەتی ڕۆشنبیری و هونەری هەرێمی کوردستانیش ئەمساڵ 22 مۆڵەت بۆ بەرهەمهێنانی دراما و فیلم و کورتەفیلم دراون لەگەڵ ئەوەی کە ساڵێکی تەواو جیاواز بوو بەهۆی کۆرۆنا و قەیرانی دارایشەوە بەڵام ڕەوتی هونەر هێشتا بەردەوامە و نەوەستاوە. ئێمە میوانداری بەڕێز هەڵگور ساڵح دەکەین وەک دەرهێنەری کورتەفیلمی هاجر گفتوگوی لەگەڵ دەکەین لەسەر ئەم ڕۆژە و لەسەر کورتەفیلمەکان و بەڕێوەچوونی فستیڤالەکەش. بەیانیت باش کاک هەڵگورد ڕۆژێکی باش پیرۆزە ڕۆژی جیهانی یاخود بڵێن ڕۆژی نمایشکردنی یەکەم فیلم لە جیهاندا. سەرەتا پەیامی خۆت بگەێنە لەم ڕۆژەدا. بەنیتان باش، زۆر سپاس. پێچەکی پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو سینەماکارانی هەر چوار پارچەی هەرێمی کوردستانەکەم لە ڕۆژی جیهانی سینەمادا هیوادارم ئەم ڕۆژە بێتە مای ئەوەی کە بەردەوام کاری هونەری دروستکردنی فیلم لە کوردستان و بۆ ناساندنی سیمای نەتەوایەتیمان ببێتە خاڵی وەرچەرخان. بەڵێ. کاک هەڵگورد بەڕێستان بە کورتەفیلمی هاجر بەشداریتان کردووە وەکو ئاماژەم پێکرد. ئەو فیلمە پێشتر لە هیچ فستیڤالێکدا بەشداری و پێکردووە یاخود ئامادەت کردبوو بۆ ئەم فستیڤاڵی ئەم ساڵ؟ نەخێر، ئەم فیلمە تازە بەرهەم هاتووە لە مانگی هەشتی ئەم ساڵدا کە قۆناغی وێنەگرتنی تەواو بووە. ئەم نمایشەکەم نمایشێتی کە لەم ئیڤنتی بەڕێوەبەرێتی سینەمای سلێمانی کە ئەتوانم بڵێم یەکەم نمایشێتی بۆ کە بینەر ئاشنا بێ پێی. بەنیازم لە ئایندەدا لە چەند فستیڤاڵەکانی دەرەوەی وڵات بەشداری پێ بکەم. کاک هەڵگورد سەخت نەبوو بۆ ئێوە وەکو سینەماکار وەکو دەرهێنەر کە لەم ساڵە قورسەدا یاخود بڵێن کۆرۆنا کە وای کرد هەموو کارەکان ئەستان بێت بەرهەمهێنانی فیلمێک یاخود کە کورتە فیلمێک چۆن بوو و چ کاریگەریەکیشی هەبوو لەسەر کارەکانتان؟ خۆی بەڕاستی ساڵی 2020 هەر ساڵێکی سەخت و ساڵێکی زۆر ناخۆش و شوم بوو بۆ بەشەریەت و بۆ مرۆڤایەتی. وێڕایەوەش بەسەر ئێمەشەوە کە کاریگەریکی زۆر خراپتری هەبوو لەبەرەوەی کە ئێمە بە جۆرێکی تر لە دنیاکان لە دنیای لە دەرەوە و لە هەموو دنیا جیاوازەکان جۆرێکی تر ئەژین بە شێوازێکی تر مامەڵاکەین لەگەڵ ژیانە. ئەو کاریگەری و قورسایی لەسەر ئێمە حتمەن ئەگەر بۆ خەڵکێک یەک قات بوو بێ بۆ ئێمە دوو قات بووە و بەردەوام دروستکردنی فیلمیش قورسایەکی گەورەی خۆی هەیە لە سەروەختی ڤایرۆسی کۆرۆنایە کە زروفێکی زۆر ناخۆش بوو لە مانگی هەشتا کە ئەتوانم بڵێم جۆرێک لە قورسایی بەسەر هەموو خەڵکەوە بوو. من لە قۆناغی پرۆدەکشنی فیلمەکەما بووم بەڕاستی ئەتوانم بڵێم بەشی خۆی کاریگەری لەسەرمان دروست کرده بوو بۆ دروستکردنی فیلمەکە، بەڵام هیوادارم ئەو کاریگەریە لەسەر فرێمی فیلمەکەم دەرنەکەوێ هیچ کاتێک نەشتووە حتمەن. بەڵێ، کەواتە کاک هەڵگورد ئەگەر پێمان بڵێ کورتە فیلمی هاجر باس لە چیە کات؟ هیچ وابەستت کردوتەوە بە کۆرۆناوە یاخود بەنیازنی لە ئایندەدا لەسەر کۆرۆنا بابەتێک ئامادە بکەی کورتە فیلمێک ئامادە بکەی؟ چیرۆکی هاجر یەکێکە لەو چیرۆکە واقعیانی کە لە ناو ژیانی کۆمەڵگەی کوردیە هەڵقوڵاوە. ئەتوانم بڵێم باز لە پاشماوەکانی ئەنفال ئەەکەم، بەڵام بە شێوازێکی جوداتر، بە شێوازێک کە بۆ شێوازە تەقلیدیە ناکە بەردەوام کاری لەسەر کراوە. من کارم لەسەر ئەوە کردووە کە بەڕاستی باز لە ڕۆڵی ئافرە دەکەم لە ناو کۆمەڵگەی کوردیە، باز لەو جەسارەت و ئازایەتی و قارەمانێتی ڕۆڵی کورد ئافرەتی کورد دەکەم کە دوای ئەو هەموو مەرگە ساتانەی کە بەسەری هاتووە لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و بەردەوام هیوا و ئایندە و هیوایەکی هەیە بە ئایندە لە چاوەڕوانێکی جوانایە بۆی بەردەوام کە بە مناڵەکانی شاد ببێتەوە.
ئەم چیرۆکە بە کۆی گشتی چیرۆشێک کاتوانم بڵێم لەسەر ئەنفالە بەڵام لە مێژووی لە ساڵی هەشتاوە هێنا و من ڕەتم کردوەوە بە قۆناغی ئێستای مەرگە سادەکانی سەردەمی داعشاکە دیسانەوە بە جۆرێکی تر ئێمە بەر شاڵاوی ئەنفال کەوتینەوە. بەڕاستی ئەم بابەتی فیلمی هاجر یەکێکە لەو چیرۆکانەی کە لە ڕووی نەتەوەییەوە ئەمەیە بەڕاستی کاری لەسەر بکەم و سیمای نەتەوایەتی وەک شوناسی نەتەوەیی بگەێنمە دەرەوەی وڵات. باشە کاک هەڵگورد بێگومان یەکسەر ئەیبیستین ئەو فیلمانە زیاتر لەسەر ینی کار لەسەر دوو ژانەرە کرێ یان ڕۆمانسیە یاخود مێژوویە. هۆکارەکەی چییە؟ بەردەوام یەکێکن لەو ڕخنانەی کە لە دەرهێنەران یاخود لە سینەماکارانە گیرێت. ئەم قسەیە زۆر دووبارە بێتەوە لە زۆر شوێنەکانی تریش کە بۆ کورد بەردەوام بۆ سینەماکاری کورد بەردەوام کار لەسەر ئازارەکانی میلەتەکەیەکە. بڕاستی ینی تۆگەر چەندین کارەساتە هەیە کە گەر نەتوانی بیگەێنیتە دەرەوە سینەمایەکە لەو ڕێگانی کە زۆر بە خێرایی مەسجی خۆی گەێنێت یاین تۆگەر نتوانیت هەموو ئازارەکانی خۆت بگەێنیتە دەرەوەی وڵات هەموو ئەو شوێنانی کە هەیە ینی بەڕاستی نازانم ئێمە چی بکەین ئیشی وەزیفەی سینەماکار چییە؟ ئەین تۆ بەر لە هەر شتێک لە ڕووی نەتەوەییەوە بێ کار لەسەر ئیشی نەتەوەیی بکەیت پرۆژەی نەتەوەیی. پاشان ئێمەش هیچمان کەمتر نییە لە هەموو وڵاتانی دنیا کە بەڕاستی ئەتوانم بڵم هۆلۆکۆزێکشەکە لەو نمونە زیینوانی کە حتا ئێستاش بە هەزاران فیلمی لەسەر دروست کراوە و بەردەوامیش دروست ئەکرێت لەسەری. ئەگەر من دەستبەرم بۆ بابەتێک کە پەیوەندی بە کارەسات و مەرگەساتەکانی نەتەوەکەمەوە هەیە تەسەور ناکەم ڕخنەم لێ بژیرێ بەڵام ڕاستە ئیتر جۆرێکیش هەیە کە بێ هەنگاو بنین بەرەو ئەوەی کە سینەمایەک دروست بکەین فیلمێک دروست بکەین کە پەیوەست بێ بە هەموو بەشەریەتەوە ینی تەنیا ئەوە نەبێ ئێمە سیمای نەتەوایەتی و ئازاری نەتەوەی خۆمان بگەێنین لە دەرەوە ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ژیان دۆست بین بە جۆرێک لە جۆرەکان شتێک بێت چیرۆکێک بێ کۆنسپتەکەی پەیوەندیە بێ بە مرۆڤایەتی بە گشتیەوە ینی کاتێک کە تۆم فیلمە لێرە دروست دەکەی لە سلێمانی کابرایەکی هۆڵندی کابراایەک لە یوغۆسلافیاوە لە هەر شوێنێکەوە ئەم فیلم ببینێت هەست بکات خۆی تیابینێتەوە. بەڵێ کەواتە ئەم فستیڤالانە تا چەند کاریگەری هەیە لەسەر گەیاندنی ئەو پەیامەی کە ئێوە پێتانەوە کە باسیەکەن کە هێشتا پێویستەکە ئازارەکان یاخود ئەو پرسانەی لەناو کووردا بووە بگەێنرێت. هەموو فستیڤالێک مەسجێکی تایبەتی خۆی هەیە ئەم ئیڤنتەی کە لە سلێمانی ئەکرێ نێوخۆییە لۆکاڵیە ئەتوانم بڵێم کاریگەریش ئەو تۆی نییە بەڵام وەکو بزاوتەکە وەکو حرەکەیەکی سینەمایی لە کوردستانە کە ئەتوانم بڵێم جۆرێکە لە تەشجیعێکی زۆر باش بۆ سینەماکارەکان دەتوانین ئێمە لە ڕێی ئەم فیلمانی کە دروست کراوە هەڵبەدەم فیلمانی کە لە سلێمانی نمایشەکرێت کە بەرهەمی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی و بەشی سینەمایە لە سلێمانی وەزارەتی ڕۆشنبیری ئەم فیلمانە هەمووی لە ڕێی دەرهێنەرەکانیانەوە یاخود لە ڕێی پرۆدیسەرەکانیانەوە پەخشەکرێ بەناو هەموو فستیڤالەکانی دەرەوەی هەموو فستیڤالە نێودەوڵەتیەکان. من بۆ نمونە من ئەم فیلمەی هاجر کە ئێستا کردومە بە نیەتی ئەوە کردومەکەم زۆرترین فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداری پێ بکەم لە کۆی هەموو ئەم فستیڤالانەیە تۆ لە 100 فستیڤال لە 25 فستیڤاڵیشی بەشدار بیت دەتوانم بڵێم کاریگەریکی زۆر باش دروست دەکا بۆی کە تۆ جۆرێک لە ئاڵۆگۆڕی کللتوری بکەی لەگەڵ وڵاتانی دنیاە. کاک هەڵگورد پێمان بڵێ دۆخی ئێستای سینەمای کوردی لە چه ئاستێکدا ئایا ئێوە وەکو سینەماکاران وەکو هونەرمەندان ڕازین لەو دۆخی ئێستا یاخود کاری زۆرتری ماوە وە چی بکرێت بۆ سینەما؟ ئەگەر لە من بپرسی من خۆم هەر کەسێکم قانەعم لە ژیانمە ینی بە حیاتی طبیعی خۆم قانەعم بۆیە بەمەش هەر قانەعم بەڵام تموحی زیاترمان هەیە ینی بەڕاستی بێت تموحمان لەسەر و ئەمەوە بێکە کردومانە بەپێی ئەوەی کە چەند کۆمپانیایکی ڕێکلامی لە کوردستان دروست بووە زانکۆیەک هەیە کە لە سلێمانی زانکۆی سلێمانی پێوترێ و بەشێکی گەورەی تیاکراوەتەوە بەشی سینەمای سلێمانی
لە بەشی سینەما لە زانکۆی سلێمانی ببوورە بەڵێ. ئەم زانکۆیە لەگەڵ ئەم کۆمپانیانەیە کە دروست کراون لە کوردستانە جۆرێک لە پاڵپشتیشی زۆر باش هەیە جۆرێک لەوەی کە حرەکەیەک دروست ببێ بۆی کە بتوانین ئێمە لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانی خەریکی فیلم دروستکردن بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر باشە و من بەردەوام گەشتبینم بۆی کە ئایندە ئێمە فیلمی زۆر باش بەرەمەهێنین بەڕاستی من هیچ کات خۆم بەکەمتر نازانم لە ئەمە جۆرێک لە غرور و جۆرێک لە خۆبایی بوون نییە بەڵام هیچ کاتێک خۆم بەکەمتر نازانم لە هیچ کێشێک لە سینەماکارەکان کە لە دنیای کارەکان بۆ لە بەرەوەی کە بەڕاستی ئێمە بەم توانا و بەم توانا مەحدودەی کە هەمانە کەس نوردارە توانین بڵین توانیومانە لە دەستپێشی هەنگاوەکانی سەرەتاییمانە بۆ دروستکردنی فیلمی باش بەرهەم بهێنین بۆ لە بەرەوەی کە من خۆم ئەزانم زۆرینەی ئەو فیلمانی کە هاتوونەتە فیستیڤاڵی پێشتر هاتوونەتە فیستیڤاڵەکانەوە لە سلێمانی کە من خۆم ئەتوانم بڵێم یەکێک بوومەوەی سەرپەرشتیاری بەشێک لەو فیستیڤاڵە بووم زۆربەی ئەو فیلمانم بینیوە کە هاتوونەتە کوردستان کە بۆیان نردوین دەتوانم بڵێم لە کۆی 8,000 بۆ 9,000 فیلم بڕوا بکە فیلمی وای تیا بووە کە لە وڵاتی هندستانەوە هاتۆ کە خاوەنی بۆلیودن لە ئەمریکاوە هاتۆ کە خاوەنی هۆلیودن فیلمەکانیان ئاستێکی زۆر لاوازیان هەبووە فیلم هەبووە لە کەنەداوە هاتووە ئاستێکی زۆر لاوازی هەبووە کە بینیومە من بە جۆرێک لە جۆرەکان سەیرم پێهاتۆ کە ئەمە توانا و تاقەی ئەوان بێت ئێمەش لە کوردستان کە فیلمی زۆر باشمان هەیە و لە کۆی گشتیا من زۆر گەشتبینم بۆی کە سینەمای کوردی بەڕاستی باش بکوێتە سەر پێی خۆی باشە کاک هەڵگورد واسیوت کرد ئەو فیلمانە هاتوونەتە ئێرە یاخود کوالیتێکی جگار بەرزیان نییە ئەشبینین کە چەندین گەنجمان هەیە یاخود چەندین کەسایەتیمان هەیە بوونەتە خاوەنی خەڵاتی گیانی یاخود لە فستیڤالەکان بەشداریان کردووە بەڵام بۆ تا ئێستا سینەمای کوردی نەگەیشتۆتە و ئاستەی کە لە جیهاندا بەشدار بێت لە فیلمەکان یاخود ئێوە ئەو کورتە فیلم و فیلمانە بەرنە ئاستی جیهانی بوون ڕاستە هەندێک بەشداریکردن هەیە یاخود خەڵاتیان وەرگرتووە بەڵام بۆ نمونە لە فستیڤالە جیهانیەکان یاخود لە خەڵاتە جیهانەکانی وەکو ئۆسکار نۆبڵ کان ئەمانە بەشداری بکەن بەشداریکردن بەردەوام هەبووە لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان زۆربەی زۆری هەموو هاوڕەکانم کە و بەخۆشمەوە کە من توانم بڵێم لە ساڵی 2017 کە فیلمی سپلیتم ئیخراج کرد یەکێک بوو لەو فیلمانەی کە توان بڵێم تەجروبەی یەکەمم بوو لە چەندین فستیڤاڵ لە دەرەوە بەشداریم پێکردەوە بەڕاستی و دوای ئەوە هەر لە ساڵی 2017 کەم خۆم ریسێرچەری فیلمێکی دۆکۆمەنتەری بووم لە سوید خەڵاتی باشترین فیلممان وەرگرتووە کە ئەتوانم لە فستیڤالێکی نێودەوڵەتیە بۆ فستیڤالێکی نێودەوڵەتی کە لە کۆی 30 دەوڵەت کە کاندید بوون بۆ خەڵات فیلمی هەنگاوانە دیارەکان کە من ریسێرچەری ئەو فیلمە بووم خەڵاتی باشترین فیلممان وەرگرتووە ئەمە بەشداریکردنە لە هەموو فستیڤاڵانەیە و ئەوەی کە جەنابەت باسێکی باسی کان و ئۆسکار و هەموو فستیڤاڵە گەورەکانی دنیا ئەکەیت حتمما کوالیتی فستیڤاڵەکان لە فستیڤالێکەوە بۆ فستیڤالێکتر جیاوازیان هەیە دەکرێت ئێمە زیاتر هەوڵ بین بۆی کە بچینەوە ناو ئەو مەحفەلە سینەماییەوە کە لە هەموو دنیادا هەیە بەڵام پێم وانییە کە ینی هەوڵی ئەو نەدرابێت فیلمەکان بەشداری فستیڤاڵەکانیان نەکرد بێت کە من زۆرێک لە هاوڕەکانم لە ناوەندی سینەمایە لە سلێمانی ئەوانی کە سلێمانی ئەڵم کە پەیوەندیشی ڕاستەوخۆم هەیە لەگەڵیان ڕۆژانە دەتوانم بڵێم فیلمیان بەشداری کردو لە زۆربەی فستیڤاڵەکانە کاک هەڵگورد زۆربەی هونەرمەندان گلەیەکیان هەیە پێیان وایە کە سینارست نییە یاخود گلەیەکان بۆ واگەڕێتەوە ڕخنە لە واگرن کە سینارستێکی باشیان نیە بۆ تێکستە باشانە یاخود بۆ نمونە بڵین بۆ نواندنێکی باشتر کە ئەو سەرجەم ئەو کارانە ڕێک بخاتەوە ئەمە تا چەند لای ئێوە گرنگی پێدراوە یاخود ئێوە ڕاتان چییە لەسەری پرسیارێکی ڕاستە ئێمە گەر دیقەت بین لەو ئیڤنتەی دوێنێ کە 4 فیلم نمایش کراوە ئەمڕۆ 6 فیلم نمایش دەکرێت لە کۆی ئەم 12 فیلمە دەتوانم بڵێم ڕەنگە دەیان زیاتر کە زۆربەی زۆریان نووسین و دەرهێنەرەکان نووسینی دەرهێنەرەکان خۆیان ینی
بەڕاستی ئێمە جۆرێک لە لاوازیمان لەم سێکتەرەیە هەیە لە مەسەلەی سیناریۆ و نووسینی سکرێپتە بۆ لەبەرەوەی کە نازانم ئەی جۆرێک لە تەمەڵیە لەلایەن نووسەرەکانمانەوە جۆرێک لە مهتەم نەبوونە بەم مەسەلەیە ئەجینا سەرچاوەی دروستبوونی فلم سکرێپت و سیناریۆیە بەڕاستی ئێمە لەم مەجاالەیە زۆر لاوازین تۆ بڕوانە ئێستا لە هەموو دنیاە مسر یەشێکە لە وڵاتانەی کە توانم بڵێم لە سەردەمێکە سینەماشی زۆر باشی هەبوو لە ڕووی هەم لە سینەما هەم لە دراما زۆربەی زۆری درامەکانیان کە ئێستاش پاشخانێکی گەورەی ئەدەبیان بۆ بەجێ هێڵراوە لەلایەن نەجیب مەحفوظ و سامانۆر ڕووکاشە و چەندین نووسەری ترکە لە مسر هەبوون بەڵام ئێمە ئەتوانم بڵم چیرۆکی زۆرمان هەیە بەڵام چیرۆکەکانمان تەوزیف ناکرێت بۆ سیناریۆ ناچێتە بابی ئەوەی کە بکرێت بە فیلمێکی سینەمایی ژنا دەستبەری بۆ هەر سوچێکی ئەم وڵاتی ئێمە کە ئەم هەموو نەهامەتی و ناڕەحەتیەمان بینیوە لەژێر دەسەڵاتێکی تۆتالیتاری کە پێشتر ڕژەمی بەعسی عێراق بووە ئەتوانم بڵێم 100 ساڵە ئێمە لەژێر چەوسانەوە و ناڕەحەتیین هەموو چمکێکی ئەم چەوسانەوە و ناڕەحەتیانە بێنە بیکە بە فیلمێک لە هەموو کوچە و کۆڵانێک ئەتوانی سیناریۆ دروست بکەین باشە کاک هەڵبوو ئەکرێت سیناریستەکان تەنها لەو بازنەیەدا بخولێنەوە زیمان هەیە ئەکرێت بڵین سیناریستەکان تەنها لەو بازنەیەدا بخولێنەوە کە یاخود لە یەک بازنەیان کە زیاتر لایانی هەموو ئەو ئەستەنگیانەی کە لە مێژوودا بەسەر کورد هاتووە یاخود بڵین ئایا چ بربەستێکی تر هەیە چ سانسۆرێک هەیە کە نەتوانن دەستکراوە نەبن لە هەر بابەت و پرسێکی هەنووکەی کە ڕوو ئەدات نەخێر ناتوانێت ینی من بەستم لەوە نییە ئێمە بەردەوام خەریکی ئەوە بین ئازارەکانی خۆمان بچنینەوە واز لەمە بێنە خۆ چیرۆکی تر زۆر هەیە کە توانم بڵێم ڕەنگە فیلمێکی ڕۆمانسی بۆ نمونە ساڵی پار کە برای بەڕێزم کاکشوانات و پەیکەری دڵی کرد یەکێک لەو فیلمانەی کە پەیوەست نییە بە مەسەلەی ئەنفال و بە مەسەلەی کیمیاباران و ئازار و میحنەت و دەردەسەرەکانی نەتەوەی کورد فیلمێکی بەحت ڕۆمانسی وجدانێکی ڕۆمانسی هەبوو کە توانین بڵین فیلمێک بوو ئەمەش جۆرێکە لە دروستکردنی فیلم و بە بازاڕکردنی سینەما بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە کە بەر لە هەر شتێک بازاڕێک بۆ فیلمەکانمان دروستکەین بەڕاستی یەک خاڵ هەیە زۆر حەزەکەم داکۆچی لەسەر ئەو خاڵە بکەمەوە کۆمپانیەکانی وەبەرهێنان بەڕاستی بێ کار لەسەر ئەوە بکەن کە سینەما بخەنە ناو کەرتی تایبەتەوە دوور بکەونەوە لە مەسلەی ئەوەی کە بەردەوام ئێمە پێکمان لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە بێ و دەستپان بکەینەوە بۆی پارەمان بنێ نا ئەبێ کەرتی تایبەت بێنرێت پەرکێش بکرێتە ناو کەرتی سینەماوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەڕاستی هەم فیلمی باش دروستکەین هەم جۆرێک لە بازاڕ دروستکەین بۆی کە بتوانین ئێمە لە داهاتی فیلمەکانمان بتوانین فیلمێکی تری پێ دروستکەینەوە یاخۆت هاوکار بین بۆی کە ئەو کۆمپانیایی کە پرۆدیوسەری ئەم فیلمەی ئێمەیە بتوانین کە هیچ نەبێت ڕبحێک بجێڕینەوە بۆ کۆمپانیایە ئەمەش بەو یاسایە کرێکە تەسەورەکەم لە ناو پەرلەمانی کوردستانە کە مناقەشێکی زۆری لەسەر کراوە بەڵام تا ئێستا تەصدیق نەکراوە کە خاوەن کۆمپانیەکان کۆمپانیا زەبەلاحەکانی ئەم وڵاتە لە هەندێک باج ببەخشرێن باجی کللتوری ببەخشن بە هونەرمەندانی سینەماکار و شانۆکار بە تایبەتی سینەما کەرتی سینەما هیوادارم ئەم پرۆژەیە بچێتە بابی جێبەجێکردنەوە. کاک هەڵگورد ساڵح وەکو دەرهێنەر کە ئەمڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆی کە میوانداریەکەتان قبول کرد دووبارە ئەم ڕۆژە لە ئێوە لە سەرجەم هونەرمەندان پیرۆز بێت. زۆر سپاس بۆیەوەش. ئێستاش بابێکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
هەرچەنە بینیمان پلەکانی گەرما هێشتا هەردا دەبەزێ باوەنەش زەمی سەرمان نەکەین چونکە بەهۆی بەفربارین و داوەزینی پلەی گەرما بۆ ژێر سفری سەدی دەیان ئاژەڵی کێوی بەتایبەت بزنەکێوی هاتوونەتە ناوگوند و ئەو ناوچانەی کە لە پارێزگای ماڵاتیە باکووری کوردستانن کە بەپێی یاسای پاراستنی ئاژەڵە کێویەکانی تورکیاش کەس بۆی نییە ئەو ئاژەڵانە ڕاو بکات ئەو بەتایبەت ئەو ئاژەڵە کێویانە لەگەڵەوەشدا هاوڵاتیان دڵخۆشن و وێنەیان لەگەڵا چرکێنن کاتێکی خۆشیشیان لەگەڵا بەسەرە بن وەکو لە وێنەکاندای بینین کە لەسەر شاشەی کوردستان 24 ئەو ئاژەڵە کێویانە بە بێتر سوود و دڵی لەو کەشە ساردەدا هاتوونەتە خوارەوە بێگومان ئاژەڵەکانیش بۆ پەیداکردنی خۆراک یا خۆت شتێک بخۆن بۆیە هاتوونەتەوە و لە وەرزەدا بڵاو بوونەتەوە پاراستنی گیانی ئاژەڵەکان یاخود بڵێن ژینگە لە ئەستۆی هەر مرۆڤێکە لەم جیهانەدا چونکە ڕاگررتنی باڵانسێکە بۆ سەرزەوی ئاژەڵەکانیش هەروەک ئینسانەکان مافیان هەیە لەوەی کە بژین خۆراکیان هەبێت بۆیە مانەوەیان بێگومان جوانێکی تایبەت ئەدات بە هەر ناوچەیە کە لێ بمێنێتەوە وەک چۆن لە کوردستانیش دەوڵەمەندە بۆ ئاژەڵە کێویانە بە چەندین جۆری ئاژەڵ کە بە تایبەت لە وەرزە ساردەکاندا یەنە خوارەوە نزیکی شارەکانەکەونەوە. قوتابێکی نێپاڵی خۆشەویستێکی تایبەتی بۆ خواردنی تورکی هەیە خۆی فێری دروستکردنی زۆرینەی خواردنەکانی باکووری کوردستان و تورکیا کردووە ئەم خوێندکارە ناوی محەممەددا قوتابی ماستەرە لە زانکۆی ئیستانبول 8 زمانی ژێزانێت کاتە کەسێکی دەوڵەمەندە لە هەموو ڕێیەکەوە جگە لە خواردن دەتوانێت بەشێک لە شیرینیەکانیش دروست بکات وای کردو ئەو ماوەی کە لەوێ ئەخوێنێت ئەو دەرفەتە بقۆزێتەوە وا بکات زۆرینەی کارەکان خۆی ئەنجامی بدات بێگومان بە شەناوخۆیی هەمووان فێری خواردن یاخود ئیشکردن ئەکات بۆیە هەر خوێندکارێک یاخودەر کەسێک لە ئێمەکە بە شەناوخۆی بینی بێ ئەزمونێکی باشتر و زیاتری هەیە با ببینین زین ئەو یەکێکە لە نمونونەکان. محەممەد ئەنساری قوتابێکی خوێندنی باڵایە و خەڵکی نیپاڵە ئەو بۆ تەواوکردنی ماستەرەکەی لە تورکایە و بەهۆی مانەوەی ئەو ماوەی بۆ خوێندن چۆتە وڵاتە خۆی فێری دروستکردنی زۆرینەی خواردنەکان کردو و ئێستا بۆ خواردنی ژەمەکان پشت با خۆی دەبەستێت. محەممەد بەهۆی خۆشەویستی بۆ خواردنەکانی تورکیا دەتوانێت خواردنە قورسەکانیش ئامادە بکات. دەڵێ زانەی ناوچیم کاتێک لە چێشتخانە خواردن ئامادە دەکەم ئەمە بخەژوورەوە ئەویان هەڵگرەوە ئەوەی دیکەیان بشۆ بۆ دروستکردنی خواردەکان بەردەوام پرسیار دەکەم. خواردنەکانی تورکیا زۆر تایبەت و چێژبەخشن تا ڕادەیەک لە خواردنەکانی نیپاڵ نزیکن دەتوانم زۆرینەی دروست بکەم. هەرچەندە محەممەد دەبێت ڕۆژانە چەندین کاتژمێروانەکانی بخوێنێت و وانەکانی تاڕادێ قورسن بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆی فێری دروستکردنی خواردنی قورسی وەک یاپراغ و چەندین خواردنی دیکە کردووە. هاوکات شارەزایەکی باشی لە دروستکردنی باقلاوە و شیرینی بەدەستێناوە. لەگەڵەوەی دەتوانم خواردنی تورکی و نیپاڵی و بەنگلادێشی و کوردی دروست بکەم دەشتوانم شیرینی پاقلاوە دروست بکەم هەروە خۆم قاپەکان دەشۆم و کۆیان دەکەمەوە. محەممەد 5,000 کیلۆمەتری بڕیوە و لانی پاڵەوە چۆتە تورکیا. ئێستا قوتابی ماستەرە لە بەشی ئەندازیاری و کۆنتترۆلی زانکۆی ئیستانبول و 8 زمان دەزانێت. ئێستا لە پاڵ خوێندنەکەی بەهۆی خۆشەویستی بۆ خواردنەکان فێری ئامادەکردنی خواردنی تایبەت بە باکووری کوردستان و تورکیا بوو دەشڵێت تام و جۆری خواردنەکانی تورکیا و باکووری کوردستان لەگەڵ نیپاڵ جیاوازیەکی زۆریان نییە و بەڵکو زۆر لە یەکەوە نزیکن. بێگومان حەزکردن بە ئامادەکردنی خواردن ئەوە لەگەڵ هەر بەهرەیەکی دیدا ئەگەر یەکیش نەگرێتەوە تۆ توانێت کاری بۆ بکەیت و بەردەوام بیت لەسەری چونکە هیچ تێچوویەکی نە تەنها حەزێکە. ئێستا بە بەهای دراوەبیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 141,500 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 171,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 191,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 18,500 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 5,280
دیناری عێراقیە وام کە منی ئەرانی ئەمڕۆ زۆر بەرز بێتەوە چەندە بەرزبوونەوەی بەخۆی بینیوە جیا لەمانە مسقالێک زێڕی ئایار 24 کە 430,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی ئایار 21 378,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی ئایار 18 322,000 دیناری عێراقی. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا مێژونووسان و شوێنەوارناسان هەوڵەکانیان بۆ دەرخستنی مێژوو شارستانێتی شاری پۆمپەی ئیتالیا دەست پێ کرد تا ئێستاش بەردەوامن. لە چوارچێوەی ئەو هەوڵانەدا ئاسەواری خواردنگەیەکی سەرشەقام دۆزراوەتەوە کە لە کاتی کارەساتێکی سروشتی ژێرخۆڵ و خاشاکەوتووە و ئاسەوارەکەی دیار نەماوە بەڵام ئێستا ئاسەواری خواردنگەکە دەری دەخات لە سەردەمێکی کۆن و زوودا خواردنی خێرا پێشکەش بە میوانان کراوە واتە خواردنی خێرا لەو سەردەمەشدا هەبووە و خەڵک ئارەزووی لێکردووە و کە پێی دەڵێن فاسفود ئێستش داخوازێکی زۆری لەسرە بابزانین لە چه سەردەمێکدا هەبوو چۆن دۆزراوەتەوە. شوێنەوارناسانی ئیتالیا سەواری پاشماوەی ئێسکۆ و خواردنی خواردنگیەکیان لە شاری پۆمپەیە دۆزیەوە کە بەهۆی گڕکان ژێرخۆڵ و خاشاک کەوتبوو. وێنێ ژمارەیەک ئاژەڵ لەسەر دیوار و بەشەکانی خواردنگەکە نەخشێنراون تا ئێستا وەک خۆی ماونەتەوە وەک ئاماژەیەک بۆ پێشکەشکردنی خواردن و گۆشتی و ئاژەڵانەی کە بە شێوەی خێرا ئامادە دەکرێن و ئەوەی پێی دەڵێن فاستفود. لە ناو کۆزەکانی پێش خواردنگەکە پاشماوە ئێسکی قاز و بەراز و بزن و ماسی و گوێچکە ماسیەکان دۆزراونەتەوە. هاوکات لە وێنەکاندان دێک وێنەی ڕەمزی ژنانی ئوستورەیی کە هەوساری ئەسپێکیان بەدەستەوە گرتووە و سەگێک قەڵاتەی لە ملکراوە هەروەها کۆمەڵێک بابەتی دیکەی جوانکاری بەدی دەکرێن. بەڕێوەبەرایەتی کاروباری هەڵکەندنی یاسەوارەکانی ئیتالیا لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە داوە ئەو خواردنگەیە بە تەواوەتی لە ژێر خۆڵەمێشی بورکانێکدا هێنراوەتە دەرەوە و لە ناویدا قاپ و کەوچک و پاشماوەی خواردن و ئێسکی ئاژەڵە سەربڕاوەکان دۆزراونەتەوە و قاپەکان سەرجەمیان بە وێنەی ڕەنگاوڕەنگ نەخشێنراون. ئاسەواری ئەو خواردنگەیە دەری دەخات کە خواردنی خێرای سەرشەقام فاستفود مێژووەکەی بوو زیاتر لە 2000 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە و لە سەردەمی ڕۆمانی کۆندا ئەو جۆرە خزمەتگوزاریە هەبووە. شاری پڕشکۆی سەردەمی ڕۆمایە بەهۆی هەڵچوونی بورکانی ڤەسۆ کە لە باکووری شارەکە کەوتووە بە تەواوەتی لە ناوچوو تەلارسازیە بێوێنەکەی بەو هەموو پەیکەر و نەخش و نیگاری لەسەر دیوارەکانی ئەو شارەدا بوون بە قوڵی 6 متر نوقمی خۆڵەمێشی بورکانەکە بوون. شاری پۆمپەی نوێ لە سەدەی 12 زاینی باشێوەیەکی سەرسوڕهێنەر لەلایەن حکوومەتی ئیتالیاوە هەر لە نزیک شارە وێرانەکە دروست کراوەتەوە و ئێستا ڕێژەی دانیشتوانی زیاتر لە 25,000 کەس. وەرزی چنینەوەی زەیتون لە یۆنان تا کۆتایی مانگی 12 بەردەوامە بێت. کاری چنینەوەی و ڕەنینەوەی یاخود بڵێن کۆکردنەوەی بە ئەرکێکی قورس ناوەبرێت چونکە زەیتون وردە تا ئێستا ژەم کارە زیاتر بە خێزانی یاخود بە هەرەوەزی ئەنجامەدرێت لە یۆنان نەبوونی کرێکار یاخود هێزی کاری بیانیش ئەوە کارەکەی ئەوانی زۆر قرس کردو چونکە کۆرۆنا وای کرد هەموو شتێک تا ڕادەیەک سنووردار بکرێت و لە ڕووی بەرهەمێنانیشەوە زەیتی زەیتونی یۆنان لە جیهاندا لە ئاستی چوارەمدایە لە بەرهەمهێنانیدا کارگەیەکی بێگومان کاریگەری کۆرۆنا لەسەری دروست بووە لەسەر ئەو بەروبوومانە کە تا چەند دواکەوتووە یاخود زیادی کردووە لەم کارەدا زانیاری زیاتر لەسەری دەبێت. لە بەرەبەیانی زووەوە لە کێڵگەی پڕ لە گژ و گیا و بە هەرەوەزی کاری ڕنینەوەی زەیتون لە ناوباخەکانی زەیتون لە یۆنان دەست پێ دەکات. خێزانێکی جوتیار بە هەرەوەزی و بە کۆمەڵ لە نزیکەی 1000 داری زەیتون کار دەکەن کە ماوەی 40 ساڵە بەرهەمی زەیتون کۆ دەکەنەوە. ئەم ساڵیش بەهۆی کۆرۆنا کارەکانیان جگەر لە دواکەوتن و ماندووبوونی زیاتری بەخۆیەوە بینیوە. ناچاربوون لەسەر ئاستی خێزانەکەیان هەموو کارەکان بگرنە ئەستۆ. زەیتونەکان بۆ سەرتۆڕێکی گەورە دادەکتن و دواتر پاکیان دەکەنەوە.
هیچ کرێکارێک نییە زەیتونەکان ئامادە بکە ئێمەش ناتوانین هەمویان ببژێرین ئێمە چوار خوشک و براین ناچارین ئەوەی لە تواناماندا بێ خۆمان ئامادەی بکەین. مانگی ڕابردوو یۆنان سنووری خۆی لەگەڵ ئەلبانیا داخست کە سەرچاوی سەرەکی کاری کشتتوکاڵی وەرزیە بەو هۆیەوە کرێکارەکان نەیانتوانی سەردانی ئەو وڵاتە بکەن و ببنە هێزی کار و زیاتر لە 4,000 کەس لە سەردەمی کۆرۆنادا بێکار بوون و دروستکردن و بەرهەمهێنانی زەیتی زەیتونیش لە یۆنان نەریتی کارکردنی خێزانی وەرگرتووە و یەکێکە لە پیشەزازیە گرنگەکانی ئەو وڵاتە. بەهۆی ئەوەی سنوورەکان داخراون کرێکاران بە تایبەت لە وڵاتانی باڵکان نیان دەتوانی لە کاتی خۆیدا بێن. هەوڵماندا کار ئاسانیان بۆ بکەین بەڵام دووبارە سنوورەکان داخران و ئاسانجەکانیان بۆ دروست بووە. ساڵانی ڕابردوودانی کەم 100 بۆ 120 کرێکاردا هاتن بۆ گوندەکەمان بەڵام ئەم ساڵ لە 15 کرێکار زیاتر نەبووە. لە حاڵەتێکدا کە کرێکار کەم بێت بەهۆی کۆڕۆناوە بێگومان نرخی کارکردنی کرێکار بەرز دەبێتەوە لە ئەنجامدا تێچووی بەرهەمێنان بەرز دەبێتەوە ئەگەر کەمترین بەهای ڕۆنی زەیتون لە بەرچاو بگرین بەهۆی داخرانی بازاڕەکانەوە لە وڵاتێکدا ژینگێکی سەر ئاوخرا بۆ بەرهەمهێنانی زەیتون دروست دەکات. تا چاو ببینێت هەزاران داری زەیتون لە نیمچە دوورگەی مینیسیای یۆنان بۆ دەریا درێژ دەبنەوە. زەیتی زەیتونیش کە بە زێڕی سەوزی یۆنان ناو دەبرێت لە ساڵی 2019دا 957 ملیۆن دۆلاری هێنا. بەپێی داتاکانی ئاژانسی یۆرۆستاتی یەکێتی ئەوروپا پێشبینی دەکرێت ئەمساڵ نزیکەی 796 ملیۆن دۆلار دابەزێت. ساڵی ڕابردوو بەرهەمهێنانی 275,000 تۆن یۆنانی کردە چوارەمین گەورە بەرهەمهێنەری زەیتی زەیتونی جیهان لە دوای ئیسپانیا و ئیتالیا و تونسەوە. نزیکەی لە 160 بەرهەمەکەی هەناردە دەکرێت و بەشێکی لە ناوخۆی وڵاتەکەی ساغ دەکاتەوە. بیستومانە یاخود کەم لە ئێمە هەبووە نەڵێن دڵم شکا یاخود کەسێک دڵی شکابێت بێت فەرقی نییە دڵە بشکێنن یاخود دڵیان بشکێنی ئەمە بۆ خۆی وەک نەخۆشیێکی ڕاستەقینە ئابین دێ چۆن نیشانە سەرەتایەکانی دڵشکاندن چین و چۆن سەرکێشن بۆ مەرگ ئەو کەسانی کە ڕوبەڕووی دەبنەوە کێن چۆن خۆمان لە ئاکامە خراپەکانی بە دوور بگرین لە زۆرێک لە فیلم و چیرۆکەکاندا کاتێک دوو کەس یەکتریان زۆر خۆشەوێ یەکێکیان گیان لە دەستدەدا دوای ماوەیەکی دیکەوەی دیکەش گیان لە دەستداوە یاخود باری تەندروستی تێکچووە کە زۆر بەمان لەو باوەڕەدا بووین ئەوانە تەنها ئەفسانن یاخود بۆ هەز بزوانن بەڵام توێژینەوە زانستیەکان سلماندویانە ئەوە ڕاستیەکی بەرجەستەیە و ئەو حاڵەتەش پێی دەوترێت تاکۆتسۆبۆ. تاکۆتسۆبۆ لە چیەوە هاتووە کراوە بە ناوی ئەم نەخۆشیە لە وشەی ژاپۆنیەوە هاتووە کە بە جۆرە گۆزەیەک دەوترێت بەکاردێت بۆ ڕاوەماسی و لە شێوەی سکۆڵەی دڵی چەپی ئەو کەسانەدایە کە ڕوبەڕووی زەبرێکی زۆری دەرونی ئەبنەوە پسپۆڕان ئەڵێن لەو کاتەدا سکۆڵەی دڵی مرۆڤ دەئاوسێت و شێوەی ئەو گۆزە ژاپۆنیە وەرەگرێت هۆکار و نیشانەکانیشی لە جەڵدەی دڵ دەچێت کاتێک کەسێک تووشی ئازارێکی دەرونی یان خەم و خەفەتێکی قوڵ دەبێتەوە کە ئەو کەسا هەز بە قورسی سەرسەنگی دەکات یاخود تەنگە نەفەسی کە بەهۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی ئەدریناڵینەوەیە کە ڕوودەدات کەوا ئاکات خوێنبەرەکانی دڵ تەسک ببنەوە و کەمتر خوێنی بۆ بچێت و ماسوولکەکانی دڵ گرژ ببێتەوە. پزیشکەکانیش تێبینیان کردووە کە هەندێک کەس کە تووشی ئەو نەخۆشیە بوون پێشتر کێشەی تەندروستی دڵیان نەبووە بەڵام ناشی شارنەوە کەسانێک کە زیاتر تووشیە بن ئەو کەسانن کە فشاری خوێنیان هەیە یان کەسانی بەتەمەن یا کەسانی تەمەن مامناوەندن بۆیە هەر بە گوێرەی توێژینەوەکان دابڕانی خۆشەویستی جیابوونەوەی هاوسەرگیری مایەپوچبوونی دارایی هەواڵی مەرگی نزیکەکان خوانەخواستە ئەمانە هەمویان لە سەرەکیترین هۆکارەکانی توشبوونن بە نەخۆشیەکە یاخود بە نەخۆشی دڵشکان. چارەسەرەکەش ئەوەیە کە کەسی توشبوو بە زووترین کات گەێنرێتە نەخۆشخانە پشکنینی بۆ بکرێت و بەکارهێنانی دەرمانیش پێویست دەکات لەو کاتانەدا بە ڕێنمایی پزیشکی و هەندێک جاریش چەند مانگێکی پێویستە تا چارەسەر وەربگرێت لەگەڵ هەموو ئەمانشدا گرنگترین چارەسەر ئەوەیە کە کەسەکە خۆی کۆمەک بە باری دەرونی خۆی بکات یاخود هەوڵ بدات کە لە ڕووی دەرونیەوە خۆی ئارام بکاتەوە.
هەرگیز هەوڵمەدەن دڵی کەس بشکێنن چونکە ئێمە نازانین ئاو کەسە چی بەسەریە دوای ئێمە ئەگەر هەر کاتێکیش دڵت شکات دڵت گەورە بێت زوو یارمەتی خۆت بە لەباری دەرونیەوە خۆت ئاسوودە بکە و خۆت ئارام بکەرەوە چونکە بێگومان ئەوە نەخۆشیە و کارەکات سەر تەندروستی. ئێستا با بزانین سوودەکانی خۆشوشتن بە ئاو و خوێ چۆنە چییە؟ کە ماڵپەڕی بابەتی کە تایبەت بە هەواڵ و ڕێنمایە تەندروستیەکان بڵاوی کردوتەوە خۆشوشتن بە ئاو و خوێ سوودی زۆری بۆ تەندروستی دەرونی هەیە. ئاماژی بەوەش کردووە خۆشوشتن بە ئاو و خوێ دڵڕاوکیە و هەوکردن و ئازاری جونگەکان ناهێڵێ و هەروەها جەستا لە مادە ژەهراویەکان پاک دەکاتەوە. ماڵپەڕەکە جەختیشی کردوتەوە بەهۆیەوەی کە خوێ مادێکی کانزایی تێدایە کنیلەکانی پێست و دەموچاو خاڵە ڕۆشەکان پاگەکاتەوە. هاوکات پێست نەرم و شێدارەکات و ڕێگە نادات سوور بێتەوە و زیبکە دروست بێت. یەکێکی دیکە لە سوودەکانی خۆششتن بە ئاو و خوێ نەهێشتنی چەوری پێستە. بێگومان کاتێک ئەو وڵاتانەی کە ئاوەکەیان سوێرە بە تایبەت لە باکووری کوردستان کاتێک کە خۆت ئەشۆی پێی هەست بە شێداری پێستت ئەەکەیت جگە لەوانەش ئاوی سارد بۆ خۆی یەکێکە لە ئەو سوودانی کە بە جستە ئەگات بەڵام هەموو کاتنا هەندێک جار خۆششتن بە ئاوی سارد و لەگەڵیدا هەندێک خوێ تێکەڵ بکەیت ئەوە سوودی تەندروستی دەبێت بۆ جستەمان. ئەمڕۆ کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش و بە سوودم پێشکەشکردن بەو هیوام کە ئێوەش بەو شێوە تانگرتی بێت و سوودی هەموو بێت بۆتان. هەمیشە دڵەکانتان ئارام بێت و دڵی هیچ کامێکمان نەشکێت و هەمیشە ماڵمان ئاوادان بێت بە هیوا ڕۆژێکی خۆش ماڵەوە.